بۆ یارمەتیدانی برایانمان لە ڕۆژئاوای کوردستان وەکو ئەرکێکی سەرەتا مرۆڤایەتی شانبەشانی مرۆڤایەتەکەش وەکو هەر پزیشکێک ئەرکێکی نەتەوەی و نیشتیمانی بەرامبەر هاوخوێن و هاوزمان و هاونەتەوەکانی خۆمان هەستمان کرد کە پێویستێکی زۆریان بە خزمەتگوزاریە تەندروستیانەیە لە ڕێی ئێمە دەتوانین دارێک چەند لەسەر بەردێک بۆ دابنین بتوانین خزمەتیان بکەین لە بواری تەندروستیا تۆزێک فریایم بکەوین بە تایبەتی لەم دۆخەی کە ئێستا تێکەوتوین بێگومان خۆی هەموو کارێک کە مرۆڤی هەڵدەستێت قوربانی تێدایە هەر کامێک لەم ئەندامانی هەر یەکێک لەم ئەندامانی تیمەکەی ئێمە کە هاتوونەتە ڕۆژئاوای کوردستان بێگومان کۆمەڵی قوربانیان بەخۆیانداوە بێگومان کۆمەڵێک ئیشوکار و خزم و کەس و دۆست و خۆشەویستی خۆیان جێهێشتووە با بڵین کۆمەڵی کاریان جێهێشتووە بەڵام جێهێشتنی کارەکان وامان لێ دەکات کە بڵێن چی بڵین ئەو لەوێت پێشینەی کارەکان کاری پزیشکارمەی تەندروستی لایەنی مرۆڤایەتە کە هەستمان کرد لێرە لە ڕووی مرۆڤایەتی و لە ڕووی نەتەوەی نیشتیمانیەوە کە پێویستێکی زۆریان پێمانە برایان ڕۆژئاوا بە خۆشحاڵیەوە وەکو یەکەم خانمە پزیشک توانیم بێمە ڕۆژئاوای کوردستان بۆ خزمەتی خوشک و براکانمان لە ڕۆژئاوا بە پێویستمانزانی چونکە بەڕاستی نەقسێکی زۆر هەیە لە ژماری پزیشک و کارمەندان لێرە چونکە پزیشکە عەرەبەکان گەڕاونەتەوە بۆ شوێنەکانی خۆیان لەمەوەی ئەم چەند ڕۆژەیە کە لە ڕۆژئاوا ماوینەتەوە توانیمانە نزیکی 1000 نەخۆش ببینین لە کامپە جیاوازەکان لە مزگەوتەکان لە قوتابخانەکان و هەروەها پزیشکە پسپۆرە بەڕێزەکان توانیوانە چەند کەیسێک نەشتەرگەری بۆ بکەن لە هۆڵەکانی نەشتەرگەری و سوپاس بۆخوا حاڵیان زۆر باشە پەڕیشانازیەوە بە ئەرک و وەک بەرپرسارەتێکی خۆمان هاتوون لێرە خزمەتی خەڵکی خۆمان بکەین لە ڕۆژاوا و لە ژێر ناوی فریاکەوتن بۆ ڕۆژاوا هاتین بۆی خزمەتی نەخۆش و پەنابەر و کەرتی تەندروستی و نەخۆشخانەکانی ڕۆژاوا بکەین و ڕێڤەبەری خۆسەر و ڕێکخراوەکان گەلک هاوکاریان مەبوون لە پێناو خزمەتکردنە ئەمە گەلک کەیف خۆشین و جاری دابێژ دەگەڕێینەوە و هیوادارم و خەونی ئەمە ئەوەیە لە ژێر ناوی کوردستانەوە بگەڕێینەوە بۆ بەڕێوەبەراتی و ئیدارەیەکی کوردستان لە ژێر ناوی کوردستان